دوو ئاڕاستەی جیاوازن. ئاڕاستەیەک نەبوونی ئۆپۆزیسیۆن لە کوردستاندا بە خراپی دۆخەکە دەخوێنێتەوە. ئاڕاستەکەی تر لای وایە دۆخەکە هەستیارە، بۆیە پێویستە هەموو هێزەکان یەکدەنگ بن. دەکرێت سیستەمی سیاسی بێ معارەزە بێت وەک ئێستا لە هەرێمی کوردستانە دەبینرێت؟ ئەیدەسەڵات و پۆست هەموو ڕەخنە و خراپیەکانی لە سیستەم دەگیرا، لە بیری لایەنەکانی بردەوە یان قۆناغەکەوا دەخوازێت. ئەی نەبوونی معارەزە لە ئێستادا وا دەکا خەڵک بێ ئومێد بێ لە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان؟ پەیمانی سیاسی نێوان لایەنەکان لە حکومەتی بنکە فراواندا وای کرد ڕەخنە و داخوازیەکانی خەڵک لە بیر معارەزەکەی پێشوو بچێتەوە؟ ئایا ماستی معارەزەبوون ترشە بۆیە هەمویان دەسەڵاتیان هەڵبژار؟ تەبا و ناتەبا شەوی چوارشەممە کاتژمێر 9:05